بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو نرخی مریشکی سپی لە بازاڕەکاندا لە ماوەی یەک هەفتەدا 2000 دیناری چۆتە سەر و نرخی هەر کیلۆیەک مریشکی سپی بووە بە 4000 دینار. خاون کێڵەکانی پەلەوەری لە سلێمانی دەڵێن هۆکاری گرانی نرخی مریشک بۆ گرانی نرخی ئەڵەف و گاز دەگەڕێتەوە. زۆربەی کێڵگە پەلەوەریەکان ئیفلاسیان کردووە و کێڵەکان بەتاڵن لە مریشک تا حکومەتیش هاوکاریان نەبێت ئەوان ئامادە نین خۆیان بخەنە ژێرباری قەرزێکی گەورە و جارێکی دیکە مریشک بخەنەوە نێو کێڵەکانیان. تەنێ ئەلەف بە 4 وەرەقە بوو، 4 وەرەقەکەی کرد 480,000. ئێستا تەنێ ئەلەف بە 6 وەرەقە و نیو ئەکا ملیۆنێ. تۆ ئەو مریشکت بەخێوە کرد بای 50 ملیۆن بۆ 6 ملیۆنی تێچوو ئەو قاعی بەخێوە تەگەرە و مریشک. ئێستا 130 ملیۆن دیناری تێچیت. دەی فەرموو بەچی دەرێکیت. 6 مانگە 7 مانگە گشتی لە زەرەرایە. مریشک بە 2200 و بە 2300 و بە 2400 و ئێستاکانە بۆتە 3800. 3000 ڕوع بێ مایەتی هیلاکت نەبێت. کاری نەبوونی مریشک ئێستا لەم کاتەیە هۆکارەکەی ئەوەیە بە تایبەت ئەلەفمان زۆر گران لەسەرەکەوێت، گازوایی لە گرانەکەوێت لە سەرمان و داهاتەکەشمان مریشکمان بۆ خۆتانەزانن مانگی پێشووی ئەمە مریشکمان ناوە بە خوار 2000 بە 2000 بە 2100 دینار واتە هەر کیلۆ مریشکێک لەسەر ئێمە لەم ڕۆیە ئەگەر باسی فەسڵی زستان بکەین 3000 تا 3250 دینارەکەوێت لە سەرشانی ئێمە. بەڵام لە فرۆشتنمانە ئێمە کیلۆی ماناوە بە 2000 هەموو خاوەن کێڵگە پەلەوەریەکان تووشی جەرەوریزانێکی زۆر بوون. ئێستاش کە مریش گران بووە هۆی ئەوەیە خاوەن پرۆژەکان تی ناکەنەوە. ئەتوانم بڵم لە 150 کێڵگە پەلەوەریەکان ئێستا چۆڵە و قوفڵی لێ درا و هیچی تی ناکاتەوە. لەبەر هۆکاری گرانی عەلەفە ئێمە جاران تەنێ عەلەفمانە کڕی بۆ نمونە بە 400 دلار، ئێستا تەنێ عەلەفە کڕین بە 650 دلار تا 700 دلار. بەپێی وتەی سەرۆکی کۆمەڵەی کێڵگە پەلەوەریەکان 160 کێڵگەکان داخراون لە سنووری سلێمانی و 190 خاوەن کێڵگەکان ئیفلاس بوون. ئەگەر بە زوویش نرخی ئەلەف و گازدا نەبەزێنرێت نرخی مریشک زۆر زیاتر لەوەی ئێستا هەیە بەرز دەبێتەوە چونکە زۆربەی کێڵگەکان دادەخرێن. ئەتوانین بڵین لە 180 بۆ 190 لە دووەک و زاغەوە تا کەلار و کفری خاوەندەواجنی ئیفلاسە. لازم مهمەوەی ئیفلاسەکە خاوەنی فرۆشتۆ سیارەی فرۆشتۆ قەرزارێکی زۆری بازار بووە نەختێکەیە بەڵێ توانین بڵێن لە 160 دەواجینەکەی داخستۆ نەختێکی جوچک و مریشکی تێ نەکردوێتەوە بەڵام ئەو زانیاریانەی کە ئێمە هەشمانە لەم 130 بۆ 140 کەماوە جوچک و مریشکی تەمەنی 35 ڕۆژ 40 ڕۆژمانەیە ئەم نرخەش کاتیە 15 بۆ 20 ڕۆژ لەوانەیە بخایەنێ بەڵام ئومێد دەکەم و کاتێککە هاتە خوارەوە نێتە خوار 3000 بۆی خاوەندەواجین لەوە زیاتر تووشی ماڵوێرانی و زەرد و زیانی زۆر نەبێ. یان حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەمەند دڵسۆزی هاوڵاتیەکانێتی بابێت تێچوون هەرزانکە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەرزان تەواو بێت. ماوەی زیاتر لە 2 ساڵە کۆمەڵەی کێڵگە پەلەوەریەکان داوای هاوکاری دەکەن لە حکومەت بۆ کار ئاسانیکردن بۆیان و دابەزاندنی نرخی ئەلەف و گاز، بەڵام دەڵێن تا ئێستا ڕەچاوی دۆخی ژیانی هاوڵاتیانیان کردووە کە نرخی مریشکیان بەرز نەکردوتەوە. بەڵام حکومەت بێباکە و ئەوانیش ناتوانن لەوە زیاتر باجی بێبەڵێنیەکانی حکومەت بدەن و زۆربەیان پیشەکانیان دەگۆڕن و یاخود کێڵگەکانیان دادەخەن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.